بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و باینتان باش ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانم لە پەیام کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی پەیامی ڕۆژتان پێشەژەکەین. هیوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان، خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شواناتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون لەو تەوەرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە دایکان و باوکان چۆن وا لە منداڵەکانیان بکەن کە پێشوازی لە ساڵی نوێی خوێندن بکەن و چۆن ئامادەکاریان بۆ بکەن کە بۆی کە لە خوێندنگە و لە ساڵی نوێدا پەرە بە خوێندنەکانیان بدەمە تایبەتی تر ئەو منداڵانەی کە سەرەتاییانەوە دەچنە قۆناغی یەکەمەوە کە هەندێک منداڵ هەیە کەمێک بۆی دژوارە یاخود جیاوازە دەبێت دایکان و باوکان چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆخەدا بکەن. لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لەوە دەکەین کە کێ دەبێت خەڵاتی مامۆستا بکات. لە تەواوی دنیادا لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکاندا مامۆستا لە سەرووی هەرە چینە بەرزەکانەوەیە کە بەردەوام خەڵات دەکرێت و دیاری پێشکەش دەکرێت و لەو چینانەیە کە بەردەوام وەست و ستایشی دەکرێت لە هەرێمی کوردستاندا کێ دەبێت مامۆستا خەڵات بکە؟ ئایا حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان یاخود دەبێت خەڵک و کۆمەلگا بەردەوام خەڵاتیان بکەن؟ وەڵایزان کۆمەڵێک زانیاری ویتیشمان بۆ ئامادەکردون لە دەژای پرۆگرام لەگەڵتان بەردەوامە بین. سەرەتاش دەچین لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و دەگەڕێنەوە. بەڵازان و خۆشەویستان، نزیک بە دەڕۆژێکی دیکە ساڵی نوێی خوێندن دەست پێ دەکاتەوە. گرنگە دایکان و باوکان چۆن ئامادەکاری ئەو بکەن کە منداڵەکانیان بەرنە خوێندن و ڕاهێنانیان پێ بکەن لە ساڵی نوێی خوێندندا بە تایبەتی تر ئەو منداڵانەی کە سەرەتاییان و دەچنە قۆناغەکانی یەکەمی خوێندنەوە کە زۆر جار گرفت بۆ دایکان و باوکان دروست دەبێت بۆی کە ئەو منداڵە نایەوێت یاخود ئەو دۆخەی کە دەچێتە خوێندن و قوتابخانە بۆی نامۆیە. بەڵام گرنگە دایکان و باوکان مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەم دۆخەدا بکەن. گفتوگۆ لەو بارەیە دەکەین لەگەڵ میوانەکەمان لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانان دەبێت مامۆستا کوردە باپیر توێژەری کۆمەڵایەتی. مامۆستا زۆر سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش، بەیانیتان باش، بەیانی ئێوە زۆر سپاس، بەیانی بینەران و بیسەرانی بەڕێز باش. سپاس بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە، سپاس بۆ ئەوەی کە ئەم تەوەرە گرنگە تەواان لە کاتێکی گونجاوە ڕەنگە زۆرێک پێیان وابێ هێشتا کاتی خوێندن ماوێتی و یاخۆد زووە بۆ باسکردنی ئەو بابەتە لەبەرەوەی خوێندن دە ڕۆژێکی ماوە. بەڵام من پێم وایە کە هەر لە ئێستاوە گرنگە خێزانەکان ئامادەسازیەک یا ئامادەکاریەک بکەن بۆ ئەوەی کە خوێندکارەکانیان چەند ڕۆژێکی تر دەچنە پرۆسەی خوێندن و جۆرێک لە ڕێکخستنەوە دروست بکەن بۆ خوێندکارەکانیان. زۆر باشە مامۆستا کوردە بێگومان کاتێک کە خوێندن ساڵی نوێ دەست پێ دەکاتەوە قۆناغەکان جیاوازن. کۆمەڵێکی زۆر لە خانەوادەکان دایکان و باوکان منداڵی یەکەمیان یاخود ئیدی یان قۆناغی یەکەمیەتی دەچێتە قوتابخانە. کەش و هەوایەکی جیاوازترە، قوتابخانە بەشێک بە دڵخۆشیەوە دەڕۆن، بەشێک لەو بیئەیە دەترسن،
ئەرکی دایک و باوک بە تایبەت باسی لە قۆناغی یەکەم بکەین ئەو دایک و باوکانەی کە مناڵەکەیان تازە دەچێتە قوتابخانە لە یەکی سەرەتاییایە پێویستە لەسەر دایکان و باوکان لەم بارودۆخەیە چۆن مامەڵە لەگەڵ خوێندکارەکەیان قوتابیەکەیان بکەن کە دەیبەنە قوتابخانە لەگەڵ دەستپێکردنی دەوام وەروە مامەڵی لە ماڵەوە چۆن ئەم بابەتەوە لێ بکەن خوێندکارەکە قوتابیەکە بە ئاسانی و بە سادەی بابەتەکە وەربگرێت. بەڵێ تەوان یەکەمین شت من حەزەکەم لەوە دەست پێ بکەم وەکو ئاشکرایە بەهۆی ئەو بارودۆخە نەخوازراوەی کە هەموو وڵاتانی پیاتێپەڕیوە کوردستانیش بە هەمان شێوە بەشێک بوو لەوە بەهۆی پەتای نەگریسی ڤایرۆسی کۆرۆنا کە منداڵان و خوێندکارانمان بە شێوەیەکی زۆر ناخۆش یا ئەوە دابڕان لە خوێندن و جۆرێک لە دوورکەوتنەوە لە نێوان خوێندکار و جۆرێک لە دابڕان لە نێوان خوێندکار و خوێندنگەیە دروست بوو بۆ ئەمەش پێویستی بە ئامادە سازیەک هەیە و ئەرکی سەرشانی دایک و باوەک دووجار قورستر ئەکات لەوەی کە خوێندکارەکە یا منداڵەکانیان وا ڕێک بخاتەوە یا ڕێخستنێک بکات جارێکی تر ئاشنایەتیان پێ بکاتەوە بە خوێندن بەجددی ئەوەی کە ساڵی پار ڕۆیشت ئەتوانین بڵین خوێندنێکی زۆر باش نەبوو جۆرێک بوو لەوەی کە شتێکی وا فێر نەبووە جۆرێک لە تەمەڵی لە لای خوێندکار دروست بووە جۆرێک ئەوەی لەلا ڕەوایەوە کە گورج و گۆڵی و تون و تۆڵی و بە حەماسەوە بگەڕێتەوە بۆ خوێندن یەکەمین شت لەوەی کە منداڵەکان بە تایبەتی ئەوانەی ساڵی یەکەمیانە بۆ خوێندن بەداخەوە ساڵی پار ئەگەر ساڵانی پێشوو ئەو گرفتەیان نەبوو بێ بە حکمی ئەوەی کە منداڵ دەچووە باخچەی ساوایان و لانی کەم ساڵێک لە باخچەی ساوایان ڕاهێنانی پێدەکرا بۆ ئەوەی بچێتە بەر پرۆسەی خوێندن و ناو مەکتەب ئاسایی ئەبەوە بەڵام بەداخەوە لە ئێستاە توانم بڵێم کە پار بە هیچ جۆرێ دەوامی ڕاوزەکان نەکرا بە تایبەتی ئێمە گەر باسی دەوامی حکومی و دەوامی خوێندنگا حکومیەکان بکەین بۆ ئەم ساڵ دایک و باوک ئەرکێکی قورستری لەسەر شانە ڕەنگە نامۆ بێ بە وەزع نامۆ بێ بەوەی کە بچێتە بەر خوێندن و تێکەڵاوی لەگەڵ خەڵکا دروست بکە یەکەمین شت کە گرنگە دایک و باوک هەر لە ئێستاوە ئامادە سازی بۆ بکە ڕێکخستنی خەوتنی مناڵەکانیانە بەداخەوە توانم بڵێم بە هۆی ئەوەی کە دەوام نەبووە بەهۆی ئەوەی کە منداڵ زۆر دابڕاوە شەوان زۆر درەنگ مناڵ ئەخەوێ و بەیانیان زۆر درەنگ هەڵ ئەسێ کە ئەمە جگە لە دنیایە گرفتی تەندروستی و دەرونی هەیە ئەگەر دەرفەت هەبێ من حەزەکەم لە دواترا باسی ئەوانە بکەم بەڵام بەجددی لە ئێستاە ئەبێت هەر لە ئێستاوە کە ئەم دەڕۆژەی ماوەلانی کەم ئەگەر منداڵ لە 12 بۆ یەکی شەو لە پێشووترا خەوت بێت ئەبێ ئێستا یەواژ لە ماوەی ئەم دەڕۆژەیە منداڵەکان خەویان ڕێک بخرێتەوە لانی کەم لە کاتژمێر دە مناڵ خەوت بێ بۆ ئەوەی بەیانی لە کاتی خۆیان و بە چست و چالاک و بە حەماسەوە منداڵەکەی بڕواتە بەرخوێندن وەجیا لەوەش بەجددی ئەوەی گرنگە بەلامەوە کە گرنگی پێدانە بە نان خواردنی بەیانی کە مناڵ زۆر گرنگە بەیانیان کە ئەڕواتە بەرخوێندن نانی بەیانی خوارد بێت بۆ ئەوەی تەرکیزی باش بێت بۆ ئەوەی خەیاڵی لای مامۆستاکەی بێکە مامۆستاکەی باسی چی ئەکا چونکە بەجددی ئەگەر سک برسی بوو بە تایبەتی لە منداڵە خەیاڵی لای ئەوە نییە کە مامۆستا باسی چی ئەکا ئەو بابەتە چییە باسی ئەکا ئەمانە کۆمەڵێک شتی سادە و ساکارن کە گرنگیەکی ئێجگار زۆری هەیە و هەمومان ئەتوانین لە لای خۆمانەوە بیکەین و ئەتوانم بڵێم بە تایبەتی ئەو منداڵانەی کە لەبەرەوەی ئاشنایەتیان نییە بە خوێندن گرنگە مامۆستایان گرنگە دەستەی ئیداری خوێندنگە بەڕوویەکی خۆشەوە و جۆرێک لە ڕەنگاڵی جۆرێک لە ڕەنگا و ڕەنگی وەکو قوتابخانە پێشکەشی بە مناڵ بکەن چونکە مناڵ هیچ ئاشنایەتی نییە بەو ژینگە گەورەیە بەو ئەوەی کە بچێتە ناو کۆمەڵێک خەڵکی زۆرەوە بە حکمی ئەوەی بە تایبەتی ئەوانەی کە یەکەم ساڵیانە بۆ خوێندن و پار لە ڕاوزایان نەبوون گرنگە ئەمە ئەرکی سەرشانی خوێندنگە زۆر قورستر ئەکا و ئەرکی سەرشانی دایک و باوکیشە بۆی جۆرێک لە تەشویقی پێبەخشێ جۆرێک لە لایەنی تەرفیهی پێبەخشێ لەوەی کە وا نەزانێ خوێندنگە بەستەنیا ئەوەیە کە شت بکەی بە مێشکیا کە فێری ئەوەی کە فێری ئەوەی کە فێری ئەوەی کە نا بە پێچەوانەوە
لە خوێندنگە شوێنێکە بۆ ئەوەی کە کاتی خۆشی بەسەربەری کە هەرتەنیا بریتی نییە لە ڕەنگی ڕەش و سپی یا ڕەساسی و سپی بە تایبەتی کە جلەکانیشیان بۆ شێوازەیە جلەکانیان جۆرێک لە یەک ڕەنگی پێ تەبعاً ئەمە یاسای خوێندنگەیە و ناتوانانی تۆ لەیلابەی بەڵام مناڵ حەزی بە ڕەنگە جۆرا و جۆرەکانە ئەمە گرنگە دەستەی ئیداری و مامۆستاکان احتیمام بەو ڕەنگانە بدەن چونکە ئەوان ئاشنایەتیان نییە بە خوێندن و ئاشنایەتیان نییە بە تێکەڵاوبوون و دوورکەوتنەوە لە ماڵەوە کە ئەمە ڕەنگە ئەرکی سەرشانیان تۆزێک قورستر بکات. زۆر باشە ماوەستا تا چەند گرنگە دایکان و باوکان ئامادەکاریە و بکەن کە منداڵەکانیان دوور بخەنەوە لە یاریە ئەلکترۆنیەکان. زۆرێک لە دایکان و باوکان ئەو ڕۆژی کە دەست بە قوتابخانە و داوامکردن کرا ئینجا دێن موبایلەکان یاخود ئایپادەکان لە منداڵەکانیان وەردەگرنەوە، بەڵام تا چەند گرنگە مانگێک یاخود چەند ڕۆژێک پێش ئەوە ئامادەکاری بۆ بکەن و ڕای بێن لەوەی کە لە موبایل و لە ئایپاد دووری بخەنەوە. ئەزانین چۆنە ئەگەر باسی کاریگەریە خراپەکانی یاری ئەلکترۆنەکان و مۆبایل و بابەتە ئەلکترۆنەکان بکەم یەک دنیا لایەنی سلبی هەیە. ئەگەر چەندانەیەک لە پەنجەکانی دەستێک زیاتر نین سوودی بۆ بژمێرم ئەتوانم بڵێم بە سەدەها زیانی لاوەکی هەیە. بەتایبەتر لەم بارودۆخەتا کە دەستپێکی ساڵی نوێ خوێندنە گرنگە و ئەرکی سەرشانی دایک و باوکە بەجددی ڕێکخستنێک بک بۆ بەکارهێنانی منداڵەکەی و دوورخستنەوەیان لە یاری ئەلکترۆنیەکان، چونکە قەرارە کە تۆ ئەینێریتە بەر خوێندن فێری شتێک بێت و تەرکیزی هەبێت، بەڵام ناکرێتۆ هەتا درەنگ بەریەکەوتنی لەسەر شاشە هەبێ ڕۆژانە زیاد لە چەند کاتژمێرێک ئەم منداڵە بەریەکەوتنی لەگەڵ شاشە هەیە، ئەمە خانەکانی مێشکی بەرەو لە ناوچوونەچێ، ئەمە تەرکیزی لاوازەکە، ئەمە تووشی خەمۆکی ئەکا، ئەمە تێکەڵاوی کۆمەڵایەتی دنیای لاواز ئەکا و جیا لەوەی کە بە تایبەتی بەداخەوە جۆرێک لە یاریەکان کە ئێستا بڵاوە لە ناو منداڵاندا ئەو یاری ئەلکترۆنیانە دنیایە بابەتی تونند و تیژی و ئەوەی تێدایە کە احتیمالە ئەو ڕەفتارە تونند و تیژیانە ئەو کردە تونند و تیژیانە لە ناو خوێندنگەیە دووبارە بکاتەوە و منداڵ فێری قسەی نەشیا و نەگونجاو ئەکا کە ئەمانە احتیمالە بەرامبەر بە مامۆستاکە، احتیمالە بەرامبەر بە هاوڕێکانی و مناڵی ترف لێوەی فێر بێ کە ئەمانە دنیایەک بابەتن کە لایەنی نێگەتیڤ یا لایەنی خرافی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بابەتە ئەلکترۆنیەکانن. بۆیە گرنگە، من زۆر بەلامەوە گرنگە، تەنانەت دوێنێ لەگەڵ هاوڕەیەک باسی ئەوەمە کرد کە هەر لە ئێستاوە گرنگە ئێمە بابەتی هۆشیاری پێشکەشی خەڵکی بکەین لەوەی کە هەر لە ئێستاوە ئامادەسازی بکەن بۆ ئەوەی منداڵەکانیان هەم خەویان ڕێک بکەنەوە، چونکە بەجددی خەوی منداڵمان لەم وڵاتەدا بەهۆی ئەوەی کە سیستەمەکە کۆی پرۆسەکە ئەتوانم بڵێم هەڵەیە، کۆی پرۆسەکە توانم بڵێم سەقەتە، لانی کەم ئێمە هەر یەکە لە ئاستی خۆمانەوە ڕێکخستنێک بکەین بۆ ئەوەی کە یەکەمین شت کە ئەتوانین بیکەین خەوی منداڵەکانمانە ڕێکی خەینەوە و بیکەینە ئەوەی کە شەوان زوو بنون و سبەینان زوو بە خەبەر بێن و دوورخستنەوەیانە لە مۆبایل و ئایپاد و تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەلکترۆنیەکان، چونکە بەجددی هەموو شتێک منداڵ بە تەواوەتی چۆتە ناو یاری ئەلکترۆنیەکەوە، سەیری ئیفلام کارتۆنەکە، سەیری ئەو بابەتاکە کە خۆی تەواو تەشویقی پێیات و حەزی لێ لە پڕتۆ ناتوانانی بڵێ ئادی مۆبایلەکە و لابە بەیانی مەکتەبە، نا تۆ توانی هەر لە ئێستەوە هێواش سعات بە سعات، لانی کەم نیو سعات لی کەم کەیتەوە هەتا وای لێ ئەەکەی بتانی لە کاتی خوێندنگەیە لە شەو ڕۆژێکا بتوانێت سعاتێک بۆ 2 سعات بەکاری بێنێت، چونکە حقیقەتێکیش هەیە ئێمە ئەومان لەبیر نەچێ، ینی بەشێکی ژیانمان پێکەیەنێ ئامێرە ئەلکترۆنیەکان و ناتوانی تۆ بڵێ من منداڵەکەم بە تایبەتی ئەوانەی کە لە دوای 10 ساڵەوەن ناتوانی بڵێ من ناهێڵم منداڵەکەم بە هیچ جۆرێ بەکاری بێنی، چونکە حقیقەتێکە و هەمومانی تێکەوتوین، بەڵام ئێمە ئەتوانین ڕێکخستنێکی بۆ بکەین هێواش ماوەکەی کەم بکەینەوە و جۆرێک لەوەی ئەوە بکەین کە بە کات بەکاری بێنێ بەو کاتەی کە ئەوەندە کاریگەری سلبی لەسەر نەکا و کاریگەری نەبێت لەسەر خوێندنی، لەسەر تەرکیزی لە
خوێندنگات و کاریگەری لەسەر خەوی و کاریگەری لەسەر هەوڵ و کۆشەکانی لە ماڵەوە و جیا لەوەی کاریگەریە تەندروستەکانی تر. من حەزەکەم باسی ئەوە بکەم لێرەیە کە کاریگەری درەنگ خەوتن لەسەر مناڵ، چونکە بابەتێکە زۆر حەزەکەم هەڵوەستەی لەسەر بکەین. بەداخەوە ئێستا دایکان و باوکان بەبێ گوێدانە ئەوەی کە منداڵەکانیان پێویستەکە لە کاتی گونجاوە بخەون سەعات 1 و 2 شەو بڵێن ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە، لەوانەیە خاتری هەندێک کەسانیشم بگرت بێ، احتیمالە زۆر درەنگتر، یعنی بەبێ ئەوەی گوێ بدەن کە ئەم مناڵە پێویستەکە لە کاتی خۆیان خەوت بێت. لانی کەم ئێستا کە دەوام نییە و کە ئەوە نییە، یعنی ئەگەر گرنگیمان نەداوە بەلایەنە تەندروستێکەکەی کە ئەمە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە، بەڵام بۆ لە مەودووە ئەبێ ڕێخستنێک بکەین لەوەی چونکە کاتی دەوامە، کاتی خوێندنیان دەست بکە پێکات و ڕێخستن بکەین. من حەزەکەم باسی چەند لایەنێکی سلبی درەنگ خەوتنت بۆ بکەم لەوەی کە طبعا یەکێک لە کاریگەریە هەرە خراپەکانی لە گەورە لە مناڵیشە دەبێتە هۆی دروستبوونی شەکرە. بڕۆ سەیری نەخۆشخانەکان کە، بڕۆ سەیری ئەوانەکە کە بەشێکی زۆری منداڵان هەن کە لە تەمەنێکی زۆر کەما تووشی نەخۆشی شەکرە بوون. ئەمە یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە ئەم منداڵە درەنگ ئەخەوێ و جیا لەوە کاریگەریەکی تری نێگەتیفی ئەوەیە ئەم مناڵە تووشی نەخەمۆکی ئەبێت و طبعا لە ڕووی دەرونیەوە تووشی قەلەقی بێتاقەتی کەم تێکەڵاوی ئەبێ. ئەمە چونکە تێرخەو نەبووە، چونکە تااقەتی تێکەڵاوی نییە، ڕۆژێکە و دوو نییە و سێ نییە و چوار نییە، ئەمە بەردەوام دووبارە بێتەوە و جۆر یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە ئەم منداڵانە تووشی خەمۆکی ئەبن. یەکێکی تر کە زۆر زۆر گرنگە و پەیوەندیدارە بە خوێندنەوە تەرکیزی لاوازەکە، یعنی ئەم منداڵە کە ئەگەر شەو تێرخەو نەبوو بێ تەرکیزی لاوازە، هیچ ئاگای لەوە نییە کە مامۆستاکەی باسی چی ئەکاوە، توانای فێربوونی تەواو لاواز ئەکا. ئەمە یەکێک لە هۆکارەکانی ئەوانی کە تەرکیزیان لاوازە ئەوەیە کە خەویان ڕێک نییە، یان لە کاتی خۆیان ناخەون یان لە کاتی درنگانە دەخەون. طبعا جیا لەوەش بەهۆی ئەوەی کە بەداخەوە ئەم ڤایرۆسە هەتا ئێستاژ لەن کۆمەلگایە بڵاوە چارەسەرێکی تەواوەتی بۆ نەدۆزراوەتەوە. من ئەتوانم ئەوە بەدایکان و باوکان بڵم ئەگەر منداڵ لە کاتی خۆیان نەخەوێ و درنگ بخەوێت و تێرخەو نەبێت، ئەمە بەرگری لەشی ئەو منداڵە لاوازەکە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە یعنی تۆ نقطەی زۆحف ئەدەی بەدەستی ئەو ڤایرۆسەوە کە بە ئاسانی بچێتە لە شێوە، چونکە بەرگری لەشی لاوازە بێت. زۆر باشە مامۆستا، بەدەر لە منداڵانیش یان لە قۆناغە سەرەتایەکان ئیدی قۆناغی ناوەندی و یاخود ئامادەییمان یا دواناوەندی بە شێوازێکی گشتی لە پۆلەکانینەوە بۆ 12 ئەمانش پێویستە سەرەتایەکی نوێ ئامادەکاریەکی باش دایکان و باوکان پشتگیریەکی تەواوی خوێندکار و قوتابیەکانیان بن. کۆمەڵێک قۆناغ هەیە ڕەنگە مناڵەکان گەورە بوونیتی پێویست بەوە نەکات و پێ بڵێ سەعات ئەوەندە بخەوە، یعنی خوێندکارێک قوتابیەک لە پۆلی 11 و 12 یعنی ئەمانە گەورە بوون، بەڵام ئەم پۆلانە بەتایبەت پۆلی 12 بۆ ساڵی داهاتوو مەسیری ژیانی ئەم قوتابی خوێندکارە دیاری دەکات. لە ئێستاوە دایکان و باوکان دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو قوتابیانەیە بکەن کە ساڵێکی با بڵێن مەسیری ژیانیان لە بەردەمایە، لەوەی کە لە ماڵەوە ئیشیان پێ نەکەن یاخود بەشێک لەوانە ئیش دەکەن و ئەبێ واز لە ئیشەکەیان بێنن، یان بەتایبەت خانمان یاخود کچان کە زیاتر لە ماڵەوەن با بڵێن بە شێوازێکی گشتی زۆرتر ئەبێ ئیشکەن بەراورد بە و کوڕانەی کەوا یاخود ئەو قوتابیە کوڕانەی کە هەن. پێیامت بۆ دایکان و باوکانە چۆن مامەڵە لەگەڵ ئەمە مناڵەکان بەجێگەی خۆی لەگەڵ گەورەکانی چۆن مامەڵە بکەن؟ بەڵێ بەجددی من کە قەرارم ماوە منداڵم هەبێ و پێویستە بەرپرسیارەتەکانیشی لە ئەستۆ بگرم و ناکرێ ئیهمالی بکەم و هەر خەیاڵم لای بەرژەوەندەکانی خودی خۆم بم. ئەوەی کاوتت بڵێن احتیمالە پۆلی 11 و 12 پێی نەڵێ کە ئەبێ زوو بخەویت و بەیانیان زوو هەستی لەوانەیە خۆی هەست بکات. نا من بە پێچەوانەوە پێتەڵم ئەویش پێویستی بەوەیە کە یارمەتی بدرێ، پێویستی بەوەیە کە ڕێگەی بۆ خۆش بکرێ کە بەجددی جەوێکی وا بخڵقێ لە ماڵەوە کە ئەویش خەوی بێ بە کورتێکە، یعنی کاتی خەوی بۆ بڕەخسێنی.
بۆ ئەوانەی کە لە پۆلی دوانزەن بۆ ئەوانەی کە بەجددی ساڵی داهاتوو احتیمالە ساڵی مەسیریان بێت کۆمەڵێک ئەرک و بەرپرسیارەتی لەسەر شانی دایکە لەوەی کە ئەوەی کە من ڕێک پێچەڵم بووە بە مۆتەکەی سەرژیانی خێزانیمان سەرژیانی کۆمەڵایەتیمان تۆڕە کۆمەڵایەتەکان و ئینتەرنێت و لە ڕادە بەدەری بەکارهێنانی ئینتەرنێتە. زۆر گرنگە بەلامەوە کە دایک وە باوک چونکە منداڵ بە گەورە و بچووکەوە هەتا ئەو ڕۆژەی دایک و باوک لە ژیانە مابن منداڵ چاو لە دایک و باوکیانەکەن بە تایبەتی تر لەم تەمەنەی کە خوێندکارن کە مەسیری خۆی نازانێت کە نازانێت بەرژەوەندەکانی لە چیایە زۆر پێویستی بەوەیە کە ئێمە هاوکاری بکەین لەوانەیە ئەو حەزبکە جەوێکی وا بخڵقی هەندێک لە خوێندکارمانەیە حەزبکە جەوێکی وا خۆڵقی میوانێکی زۆریان بێ بۆی ئەم بەهانەی کی بدۆزێتەوە یا بەهانەیەکی بەدەستەوە بێ لەوەی کە سەعینەکە بەجددی ڕێخستن لە ژیانی خێزانیمانە بە تایبەتی لەوەی کە قۆناغ کە خوێندن دەست پێکاتەوە زۆر گرنگە. یەکێکی تر لەوانەی کە پێویستە ڕێخستنی بۆ بکرێ میوانداریەکانمانە و بابەتەکانی داوەت و داوەتکاریمانە بە تایبەتی ئەوانەی کە پۆلی دوانزەیان هەیە. طبعاً من ئەوە ناڵێم کە پۆلی دوانزە ئیتر شتێکە تۆ ئەبێ دەست لە دنیا بشۆی لەوەی کە نابێ هیچ خۆشیەک ببینی نابێ هیچ تێکەڵاویەکت هەبێ نابێ بڕۆی بۆ ماڵی کەس نابێ بڕۆیتە بازار نابێ هیچ چالاکیەک ئەنجام بین نابە پێچەوانەوە. بەڵام یەک شت هەیە لێرەیە کە یەک تۆز جیاوازترە لە بابەتەکانی تر پێویستی بە ئاگاییەکی زیاترە بۆ ئەمەش پێویستی بە خێزانەکانە کە هاوکاری زیاتری منداڵەکان بکەن لە هەموو قۆناغەکانە بە تایبەتی لە قۆناغی پۆلی دوانزەیە هاوکاریان بن لەوەی کە لە ڕووی کارەوە لە ڕووی پاڵپشتی دەرونیەوە لە ڕووی ئەمانە هەمووی گرنگە خێزان چونکە پاڵپشتێکی ئێجگار گرنگە بۆ منداڵی عنی زەختی زۆر لەسەر مناڵ مەکەن و هەر لە سەرەتاوە نەیخەنە مێشکیەوە ئەوەی کە تۆ ئیلا ئەبێ ئەو نەبێنی واتە نەیکەن بەوەی کە ئیجباری کەن لەوەی کە دەرەجەی بەرز پێویستە بێن ئەمە واکە زەختێکی زۆر لەسەر ئەم خوێندکارە دروست بێەوە تووشی جۆرێک لە دڵە ڕاوکەی دروست ئەکاوە تووشی جۆرێک لەوەی لە ترسی دروست ئەکا کە ئەم ترسە بۆ لایەنی باش بەکاری نایەنێ بەڵکو ترسێکی زۆر لە ڕادە بە دەر احتیمالە تووشی سەر لێ شێوانی بکە. بەڵام ئەگەر منی دایک و باوکە خوێندکارەکەم پۆلی دوانزەیە بەو جۆرە هاوکاری دەرونی خوێندکارەکەم کرد لەوەی کە تۆ هەموو هەوڵی خۆیت بە من بە هەموو شێوازێک پشتیوانیت ئەەکەم و هەوڵە دەم بە پێی توانای ئەوەی کە هەمە پێویستەکانت بۆ دابین بکەم و نایەڵم وەکو ساڵانی پێش و احتیمالە بە تایبەتی بۆ کچەکانمان خەریکی کاری ماڵ بی یا زۆرینەی کاتەکانت بە کاری ماڵەوە تەرخان بکەی من ئێستا هاوکاریت ئەەکەم لەوەی کە تۆ هەموو هەوڵی خۆت بی ئەوەی لە تواناتە هەیە بۆ ئەوەی دەرەجەیەکی باش بەدەست بێنیت و دەربچیت و مستەقبلێ بۆ خۆت دابین بکەی ئەمە زۆر باشترە لەوەی کە هەموو دقەیەک بیەنیتەوە بە ناوچاوەیە یا بە تایبەتی لە سەرەتای خوێندن یا احتیمالە خوێندکار ئاشنایەتێکی ئەو تۆی نەبێ بە مەنهەجەکانی پۆلی دوانزە هەمیشە ئەو گرفتە هەیە بە تایبەتی لە وەرزی یەکەم ئیمتحانی بیستی پێ ئەڵێن ئەوە خوێندکاران تۆزێک باش نین یەکسەر تووشی سەرزەنشتێکی ئێجگار قورس و ناخۆش ئەبن لەلایەن ماڵەوەیانەوە لەوەی کە ئەوە تا من هیچ ئیشە پێ ناکەم من ئەمەت بۆکەم من ئەوەت بۆکەم بەڵام تۆ دەرەجەی کەمت هێناوە بەڵام تۆ دەرناچی تۆ یعنی ئەوەنەی تر ئەی ڕوخێنێ و هەموو ئەوەشی کە کردوێتی کە ئەرکی سەرشانی دایک و باوکە یعنی ئەیاتەوە بە ناوچەوانە ئەمە تووشی پاڵەپەستۆیەک و تووشی نائارامیەکی باری دەرونی ئەکا ئەم خوێندکارە کە احتیمالە کاریگەری نێگەتیڤی هەبێ لە دواترا. بەڵام ئەگەر تۆ هەوڵ بی لەگەڵیا ئەگەر تۆ پاڵپشتی دەرونی پاڵپشتی ئابووری پاڵپشتی ئەوەی لەگەڵ بکەی بەجددی من پێم وایە کە ئەو خوێندکارە بەرەو باشبوو نەڕوا و بەجددی گرنگە ئێمەی دایک و باوک ڕێکخستنێک ئەوە ئەڵێمەوە ڕێخستنێک لە کۆی کایەکانی ژیانمانە بکەین بە تایبەتی بۆ ئەم ماوەیە کە ئینشاء الله وەکو ئەوەی کە وەزارەتی تربیە ڕایگەیاندووە لەوەی کە لە 14 مانگا خوێندن دەست پێکاتەوە من هیوادارم بە شێوازی ساڵی
ساڵی پار نەبێت لەبەرەوەی ئەوەی کە ساڵی پار فێر بوو یعنی ئەوە حقیقەتێکە فێربوونێکی دروست نەبوو و هیوادارم ئەم ساڵ خوێندن بە شێوەیەکی گونجاو بە شێوەیەکی ڕێک و پێک و هەموو ڕۆژێک خوێندکار بەریەکەوتنی هەبێت لەگەڵ مامۆستا لەگەڵ ژینگەی خوێندن لەگەڵ ژینگەی فێربوونەوە هەمومان بە شەوق و زەوق و ڕەونەقەوە بڕۆینەوە بەردە ناوەندەکانی خوێندن چونکە بەجددی هەر کاتێکە ئەبینیت یعنی خوێندکاران ئەڕۆنەوە بۆ خوێندن جۆرێک لە شەوق و زەوق ئەداتەوە بە شار و هەستەکەی شار نەمردووە هەستەکەی لەوەی کە ئەها ژیان بەردەوامە جۆرێک لە هەستی خۆشیت پێبەخشێ با منداڵەکە منداڵی منیش نەبێ منداڵی ئەو بەڵام جۆرێک لە جۆش و خڕۆژ لە ناو ژیانە دروستەکە کە ئەمە زۆر هەستێکی خۆشە پێبەخشێ بۆیە گرنگە ئەگەر ئێمە بە دروستی و ڕێخستنێکی گونجاوی بۆ بکەین ئەو تەشویقە جوانی کە لە ڕێگەی خوێندنەوە ئەدرێ بە ژیان جوانتر و ڕەنگاوڕەنگتر ئەبێت و جۆرێکی شەبێت لەوەی کە وڵات بەرەو سەرکەوتن و بەرەو پێشچوون و فێربوونێکی تەندروست دەبێت. زۆر باشە مامۆستا کوردە دواپرسیارە ماراسی بەڕێستان بکەم شەڕ و ناکۆکی نێوان دایک و باوک تا چەند کاریگەری دەبێت لەسەر توانستی ئەو منداڵی کە لە ماڵەکەدا هەیە تا چەند گرنگە دایکان و باوکان ئەگەر ناخۆشیەک یاخو شەڕێکیان هەبوو بە بەرچاو ئەو منداڵەیانەوە نیکەن بۆی کە کاریگەری نەبێت لەسەر دەرونی و دواتر کاریگەری نەبێت لەسەر پرۆسەی خوێندنەکەی. بەڵێ طبعاً دەستەکانە خۆش بێ بابەتی ناکۆکی خێزان من ئەتوانم بڵم کە هیچ خێزانێک نییە شەڕ و ناکۆکی تیانە بێ ینی هەموو ماڵێک بەشی خۆی ناڕەحەتی بەشی خۆی ناکۆکی بەشی خۆی دەنگە دەنگ ئەوانەی تیا دەرئەکەوێ ئافرین بۆ ئەو دایک و باوکەی کە ناهێڵن لەبەر چاوی منداڵەکەی شەڕ و ناکۆکیەکان بگاتە لووتکاوە قسە و دەمەقاڵەکانیان لەبەر چاوی مناڵەکانیان ئەنجام نادەن چونکە بەجددی دنیاە کاریگەری نێگەتیڤ دروستەکان لەسەر ئەو منداڵە چونکە ئەو منداڵە والەیەکە کەسێک بێ کە متمانی بەخۆی نەبێ منداڵ بەردەوام شەڕ و ئاژاوە و ناخۆشی لە ماڵە وا لە منداڵەکە متمانی بەخۆی نەبێ وا لە منداڵەکە کە لە دەرەوە بە ئاسانی لەلایەن کەسانی ترەوە ئیستغلال بکرێن وا لە منداڵەکە کە تووشی دڵە ڕاوکێ ترس قەلەقی و جیالەوە فێربوونی بە هەندێک لایەنی تر چونکە بەردەوامی ئاژا و ناکۆکی و شەڕ و دەمەقاڵەکان لە ماڵەوە واکە کە من نەتوانم پەروەردەیەکی دروستی منداڵەکەم بکەم و بۆ تۆڵەکردنەوەی ئەو لایەنە ناخۆشەی منداڵ کە لە ماڵەوە دەیبینێت لە دەرەوە احتیمالە تووشی ئیستغلالکردن بێ ئیتر تووشی تونند و تیژی بێ چونکە کەسێکە متمانی بەخۆی نییە کەسێکە وا هەستەکە کە کۆی دنی چونکە منداڵ بەجددی پێت بڵم دایکیشی خۆشەوێ و باوکیشی خۆشەوێ تۆ ئەگەر فێری ئەو لایەنگیریەی بکەی لەوەی کە ئەمیان خەتاکەی باوکی بکاتە سەردایکی ئەویان خەتاکەی دایکی بکاتە سەرواتە بەم شێوازە تۆ ئەم منداڵت فێری لایەنگیری کرد فێری ئەوەت کرد کە ئەو تۆ ناهێڵی خۆشویستنەکەی خۆی لە دایک و باوکیان ڕنگ بداتەوە ئەی چۆن ئەم منداڵە ئەنێریتە دەرەوە ئەتەوێ کۆی کۆمەلگای خۆش بوێ بۆیە لە خوێندنگەشا کاریگەری ئەجگار زۆری ئەبێ جگەلەوەی کە منداڵەکە بەهۆی ناکۆکەکانی نێوان دایک و باوکیانەوە ناتوانن وەکو پێویست تەنانەت ئەرکەکانی ماڵەوەشی لە ماڵەوە جێبەجێ بکە و احتیمالە لە خوێندنگەش نەزانڕێ کە بارودۆخی ئەم خوێندکارە لە ماڵەوە چۆنە ئەوەش دیسانەوە جارێکی تر تووشی سەرزەنشکردن و تووشی بەکەمزانین و تووشی ئەوانە ئەبێت و بە هەمان شێوە لە خوێندنگەش لە بەرەوەی متمانی بەخۆی نییە کەسێکە خەمۆکە کەسێکە بەردەوام تەرکیزی لاوازە بێ و بەجددی هیچ شتێکی نوێ فێر نابێ بۆیە دنیاە کاریگەری نێگەتیڤی هەیە لەسەر منداڵ شەڕ و ئاژا و ناکۆکی نێوان خێزانەکان بۆیە زۆر گرنگە ئێمەی دایکان و باوکان کاتێکە قەرار ئەین لەوەی منداڵێکمان ببێت باشە منداڵێک بهێنینە ناو کۆمەلگاوە و گرنگە بزانین چۆن پەروەردەیەکەین و گرنگە بزانین چۆن خۆمان کۆنتترۆل ئەەکەین لەبەرەوەی ئاژاوەکانمان لەبەر چاوی منداڵەکانمان فێر نەکەین چونکە ئەو شتێکی بەسیط احتیمالە دەمەقاڵەیەکی بەسیطیش بێ بەڵام لە لای ئەو شتێکی زۆر گەورە دەبینێت بۆیە گرنگە ینی بچووکترین شتەکانیش منداڵ نەیبینن و هەستی پێنەکەن و هەوڵ بدرێت لەبەر چاوی منداڵ مناقەشە توندەکانیش نەکرێن.
زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کوردە باپیر توێژەری کۆمەڵایەتی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت بەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان بەڵام هەموو شیرێک نا شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن سوودەکانیان بەرهەمە ناوازەیە ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات پرچ قورس و خاو دەکاتەوە ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان چارەسەری پرچی سووتا و بۆز دەکات ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان و خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە لەسەر خەڵاتکردنی قوتابیانی پۆلی 12 لە لایەن ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەریەوە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری لە درێژەی کاڵ و ساڵەکێکانماندا ئەم ساڵیش هەرستان بە ڕێز لێنان و خەڵاتکردنی کۆمەڵی قوتابی کوڕوکس بە بۆنەی ئەوەی کە دەرەجەی باشیان لەسەر دەرەجەکەیان لەسەروی نوهەتەوەیە پێمان باش و پێمان چاک بوو خەڵاتیان کەین و ڕێزدەنیان لێبن لێرەوە دەستخۆشیان یەکەم پیرۆزباییان لە یەکەین سەرکەوتوو بن ئینشاءڵڵا و لێرەشەوە دەستخۆشی لەو خێرخواز و دۆست و برادرانێکن کە پاڵ پشمان بووین هاوکارمان بوونە لەوەی بتوانین ئەم قوتابیانە هەدیان کەین و خەڵاتیان کەین. ئەوە ژمارەی قوتابیەکان 42 قوتابیە 25یان کوڕن و 17شان کچن ئەوە تەلەبەکانیش تایبەتن بە خەلیفان و دەوروبەریەوە و نمرەکەشیان لەسەر و نوهەتیە و لێرەوە بە چاک مەزانی خەڵاتیان کەین و خەڵاتی ڕێزەنیان بدەین ئینشاءڵڵا.
سەرەتا بەنای خۆی گەورەم هیرەبان زۆر سوپاسی ئەنجومەنی کۆمەڵی دادگاری خەلیفانەکەم بۆ هەکە هەڵسا بە خەڵاتکردنی یەکەمەکانی سنووری خەلیفان و دەوروبەری من خۆم لە قوتابی بووم لە قوتابخانەی ئامادەی خەلیفانی زانستی کچان لە قۆناغی زانستی کە توانیم کۆنمرەی 96.85 بەدەست بێنم زۆر سوپاسی خۆی گەورەکەم کە توانی یارمەتی دەرم بێت بۆەوەی ئەم نمرێ بەدەست بێنم وەروەها زۆر سوپاسی دایکم و باوکمەکەم کە ئەوانیش هەمیشە باڵپشتم بوون و سوپاسی یەکە بەیەکە ینی ئەندامانی خێزانەکەمەکەم خوشکم و برایەکان و وەروە سوپاسی مامۆستایەکانیش مەکەم کە ئەوانیش هەمیشە لە پشتی ئێمەوە بوون ئەگەر ئەوان نەبوونە تەوانە من نەمەتوانێت ئەو کۆنمرێ بەدەست بێنم سەرتا سپاس بەخوای کە توانیم ئەو نمرە بەرزە بەدەست بێنم سپاسی دایک و باوکمەکەم کە بەڕاستی هەوڵەماندووبوونێکی زۆریان لەگەڵ من داوە و بەنسبەت خوێندنی ڕۆژانە من ڕۆژانە 10 تا 12 ساعت ئەم خوێند و هیچ مامۆستای کتابەتشم نەبووە هەر خۆم ڕۆژانە خوێندومە و پشتم بەخۆم بەست بوو پشتم بەخوای گەورە بەستووە. وڵای زان دووبارە سڵاوتان لێبێ لە خەڵاتکردنی قوتابی خوێندکارەوە دێنەوە سەر خەڵاتکردنی مامۆستا بابزانین لە کۆمەلگای کوردی خۆمان یان لە کۆمەلگا جیهانیەکان بەگشتی یان ئەو کۆمەلگانەی کە خاوەنی مامۆستان و خوێندکاریشیان هەیە زۆر جار دەبینین لێرە لەوێ فلان خوێندکار فلان لایەن خەڵات کران بەڵام زۆر جار خەڵاتەکان مامۆستاکان دەیکەن فلان مامۆستا خەڵاتی قوتابیەکانی کرد ئەی کێ خەڵاتی مامۆستا بکات بۆ قسەکردن لەسەر بارودۆخی مامۆستا و ڕێزلگرتن لە پیشەی مامۆستا و مامۆستایەتی قسە و باز لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا بابان عەلی مامۆستای ئامادەیمان کردووە لێرە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا زۆر بەخێر بێت. سپاسانەکەم بۆ بەسەرکردنەوەکەتان. سپاس زۆر سپاس مامۆستای ئێمە سپاسی بەڕێز دەکەین. دەمەوێت ڕاست لەوە دەست پێ بکەم زۆر جار گوێمان لێ بڵێ فلان مامۆستا کۆمەڵی خوێندکاری هەبوو لە بەروی ئاستی باشیان هەبوو خەڵاتی کردن. ئەی کێ خەڵاتی مامۆستا بکات چۆن خەڵاتی مامۆستا بکەین ئێمە؟ بڵێ هەڵبەتە هەمومان نەزانین مرۆڤ بوونەوەرێکی خاوەن هەست و سۆزە مرۆڤەکان بە تایبەتی خێزانی پەروەردە کە پێکێت لە حکوومەت و لە خوێندکار و لە مامۆستایان پێویستەکە لە ناو خۆیانە وەزارەتی پەروەردە و مامۆستایان و خوێندکاران جار بەجار خەڵاتی یەکتری بکەن بۆ ئەوەی ئەو هەماهەنگی و خۆشەویستی کە لە نێوان ئەو سێ ڕەگەزا هەیە پەرە بسێنێت. هەڵبەتە مامۆستای سەرکەوتوو و مامۆستایە کە دەستنیشانی توانەکانی خوێندکارەکات پاداشتی خوێندکاری شەکا و خەڵاتی شێکات بە هەمان شێوە مامۆستاش وەکو بوونەوەریەکی خاوەن هەست و سۆز پێویستی بە دەستخۆشی هەیە ئەو کەسەی کە پێویستە سوپاسی مامۆسا بکات یان خەڵاتی بکە بە دەرەجەی یەکەم پێویستە وەزارەتی پەروەردە و حکوومەت بێت بە دەرەجەی دووەم پێویستە خێزانی خوێندکاران و خوێندکارانیش ئەو خوێندکارانیش پێویستە کە خەڵاتی مامۆستاکانیان بکەن خەڵات شەرت نییە هەر شتێکی مەتریاڵی بێ مادی بێت ئەکرێ بۆ نمونە نیشاندانی خۆشەویستی و هەست و سۆس باسکردن ئەوانش جۆرێکە لە خەڵاتی معنەوی واتە بە شێوەیەکی گشتی خەڵات و خەڵاتکردن ئەبێت لە بینی هەر سێ پێکاتەکەی پەروەردە هەبێ کە پیان ئەوترێ خێزانی پەروەردەی کە پێکێ لە پەروەردە بەڕێوەبەرایەتی پەروەردە مامۆستایان فێرخوازانیش. زۆر باش مامۆستا زۆر جار دەبینین مامۆستایان لەلایەن خەڵک و کۆمەلگاوە خەڵات دەکرێن ینی لەلایەن پەروەردە و وەزارەتی پەروەردە و زۆر بە کەمی خەڵات دەکرێن و ڕێزلێنانیان پێشکەش دەکرێت ینی وەزارەتی پەروەردە یاخود لایەنە پەیوەندیدارەکان
درک بۆ ناکرد کە ئەم مامۆستا خزمەتێکی زیاتری کردو لە کاتێکا کۆمەلگا درک بۆ دەکات کە لە قوتابخانەشان نیە و تەنها ئەوەیە کە منداڵەکانیان یاخود ئەو کەسانی کە فێرخوازن دێنەوە بۆ دایک و باوکیان باس دەکەن کە فڵانە مامۆستا زۆر باشە و ئەوانیش دێر خەڵاتی دەکەن. بەڵێ خۆی خەمەقوڵەکەی مامۆستایان لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە ئەوەیە کە وەزارەتی پەروەردەی ئەمە بەداخەوە لەو ئاستانیە کە بتوانێت دەستنیشانی تواناکانی مامۆستا بکە و مامۆستای سەرکەوتوو و مامۆستای ناسەرکەوتوو لە یەکتری جیا بکاتەوە. لێرەیە حیزب و ڕێکخراوی سیاسیەن ئەوانیش کە خەڵاتی مامۆسایانەکەن ئامانج و مەرامی تایبەتیان لە پشت ئەو خەڵاتکردانەوە هەیە بۆ تەسقیفکردنیانە بۆ ڕاگررتنی هەست و سۆزیانەوە بۆ هۆگرکردنیانە بۆ خۆیان خۆی مەفروزە وەزارەتی پەروەردە خەڵاتی مامۆسایان کات لەسەر خەڵاتکردنەکەش لەسەر بنەمای پێوەرێکی زانستی بێ و دادگەری تیابێت ئەو مامۆستای کە بۆ نمونە فێرخوازەکانی نمرەی باشێنێتەوە خەڵات بکرێ و مامۆستای توانوێتی پەروەردەیەکی باشی فێرخوازەکانی با ئەوە ڕۆڵ و نەخشی دیارە لە خوێندنگایەوە لە کۆمەلگایەوە پێویستەکە خەڵات بکرێن. لە کۆمەلگەی ئێمە کۆمەلگەکەمان ڕێز لە مامۆستا ئەگرێ بەڵام بەداخەوە دەسڵات لە کۆمەلگەی ئێمە ڕێز لە مامۆستا ناگری. گەڕانەوەی ڕێزیش بۆ مامۆستا چۆنە ئەوەیە سنگ و قورسایی مامۆستا وەک پێشانی لێ بکەیتەوە خۆی بەداخەوە کە ئەڵێ وەک پێشانی لێ بکەیتەوە خۆی بۆ خۆی خەمێکی کەیە پێویستەکە قەت لە پێشان نەچین ئێمە قەت لە ڕابردوو نەچین پێویستەکە مرۆڤ بەردەوام لە گەشەکردن نابێەوە بواە ئەم ساڵ لە پار باشتر بێ پار لە پێدار باشتر بێ بەڵام ئێمە هەست ئەکەین لە ساڵی 2010ەوە ساڵ بە ساڵ پرۆسەی پەروەردە بۆ دواوێت لەو کاتەوە کە ئەو سیستەمەیان ڕاگەیان وتیان سیستەمی بەناو سوودیە سەیرەکەین سێکتەری پەروەردە بۆ دواوە هاتووە و خەڵاتکردنەکانیش لەو کاتە بۆ دواوە خەڵاتکردن لەسەر بنچینەی ئایدۆلۆژیا بووە لەلایەن دەرەوەی پەروەردەوە کە خەڵاتی مامۆسا کرابێ لێرە و لەوێش ئەبینیرێ بۆ نمونە خێزانی خوێنکاران خەڵاتی مامۆسایانەکەن ئەوانە شتێکی زۆر باشە بەڵێ کاتە مامۆستا بابان با مەکتەبێک قوتابخانەیەک بە نمونە وەربگرین وەکو هەموو قوتابخانەکانی تری هەیە لە کوردستان لەم قوتابخانەیە کۆمەڵێک مامۆستایی لێە بەشێکیانە بێگومان هەمویان کەسشکی لە دڵسۆزی مامۆستا و پیرۆزی پیشوێ مامۆستانیە یەک دوانێکیان با بڵێن ئەزمونیان زۆرترە سەرسپیترن یاخود زۆر گەنجترن و بە ڕۆحیەتێکی گەنجانەوە چالاکترن ئەمە ئەگەر بێت و خێزانەکان یاخود وەزارەتی پەروەردە یاخود بەڕێوەبەرایەتی قوتابخانەکە یاخود ئەو لایەنە پەیوەندیدارەی کە تا ڕادەیەک ئاگاداری بارودۆخەیە حتا ڕێکخراوەکانیش حتا حیزبەکانیش کێشەمانیە بەڵام بۆ مەرجەی لەسەر بنەمای توانای مامۆستاکە و لێهاتووی مامۆستاکە بێن خەڵاتێک ڕێز لێنانێک لە مامۆستایە بدەن ئەمە باشە بۆ باشە ینی بۆ ئەگەر ئەمە بکرێت بۆ مەرجەی ینی لەسەر بنەمای توانای مامۆستاکان چ سوودێک دەگەێت وەکو پێشتریش باسم کرد مرۆڤ بوونەوەرێکی خاوەن هەست و سۆزە پاداشکردن و خەڵاتکردن مۆتیڤەکە و دافعێکی زۆر باشە هانی مامۆسادا دڵسۆزیەکەی پەرە پێ بدا تواناکەی پەرە پێ بدا و باشتر لەو سلکەی کە ئیشی تیاکە پەرە بە تواناکانی بدا ئەندەوە تەشجیعکردنیەکە شتێکی زۆر زەرورە پێشەوانەکەشی مامۆستامان هەبوو زۆر بەتوانە بووە زۆر بە خولیایەکی قوڵەوە هاتوۆتە ناو سلکی پەروەردەوە ویستوێتی بۆ ڕەنکاری بکە بەڵام کە دڵ سال کراوەتەوە خەڵات نەکراوە سیرەکەی ئامادەیەکی شەوی هەڵبژاردووە و کونجی قەنەعەتی گرتووە بەس ئەوە نەیە کات بەڕێەکە ئەوانە هەموو نیشانەی ئەوەن کە خەڵات نەکردن چەند ئەبێتە هۆی دڵسارکردنەوە دڵسارکردنەوە سلکی پەروەردە تووشی داهێزرانەکە مامۆستا نابێ بە دڵساردیەوە بڕاتە پۆلەوە مامۆستا کائینێکە ئەبەخشێت و هەموو کۆمەڵگەیە کە پێشکەوتووە کاتێ پێشکەوتووە کە پەروەردە چووەتە سەر ڕێڕەوی پێشکەوتن هەر کۆمەڵگەیەک پەروەردەکەی چووە سەر ڕێڕەوی پێشکەوتن هێز نییە ئەو کۆمەڵگە ڕابگرێت چی دوژمنی دەرەکی بێ چی ململانی نێودەوڵەتی بێ بۆ نمونەی یابانمان هەیە نمونەی سنگافورەمان هەیە نمونەی مالیزیامان هەیە ئەو وڵاتانەی کە ئەچنە سەر هێڵی پێشکەوتنەکە لە ڕووی پەروەردەوەیە هەڵبەتە ئەو وڵاتە پێشەکەوێت ئەو بەچی بووە بە پاڵپشتی بووە باشترین خەڵاتکردن بۆ مامۆسا ئەوەیە کە ئەتیباری بۆ بگەڕێتەوە لەلایەن دەسڵاتەوە دەسڵات ئەتوانێت مامۆسا مقدس بکە و مامۆسا مقدسە خۆی مامۆسا مقدسە قف للمعلم وجه تبجيلا كاد أن يكون معلما رسولا يعني مامۆستا پەیامبەرە
مامۆستا بە حەزرەتی عیسا وتراوە معەلیم واتە پێ وتراوە مامۆستا فێرکار مامۆستا پەیامێکی زۆر بەرزی هەڵگرتووە و پەیامێکی زۆر مرۆڤانەی هەڵگرتووە پێویستەکە تەژیع بکرێت مامۆستا تەژیع نەکرێت پەروەردە پێش ناکەوێت پەروەردە پێش نەکەوێت وڵات پێش ناکەوێت زۆر باش مامۆستا پێ دوانیە خەڵاتکردنی مامۆستا لەلایەن کەرتی پەروەردە و وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەنددارەکان زیاتر دەبێتە مایەوەی کە خوێندکارەکانیشی ڕێزی لێ بگرن و گرنگی بن بۆ مامۆستایە خەڵاتکردن لەلایەن وەزارەتی پەروەردەوە فەرمووت بەڵێ کە خوێندکار هەستەکە وەزارەتی پەروەردە و یان بەڕێوەبەرەتی پەروەردە یان بەڕێوەبەرایەتیشی پەروەردە خەڵاتی مامۆساکەی کات خوێندکارەکەش مامۆساکەی زیاتر لا پیرۆزە بێ و زیاتر بایەخی پێدا و گرنگی پێدا بەداخەوە ئێستا هەستەکەی خوێندکار زیاتر هەست بە پرسیارەتیەکە وەک لەوەی وەزارەتی پەروەردە یان یەکەی سەرپەرشتیاری یان بەڕێوەبەرایەتیشی پەروەردەی هەستن بەو کارە ئێستا بۆ نمونە لەسەر سەیرەکەی لەم ڕۆژانە بۆ نمونە لە دەربەنی خان پێیژێکی لۆکاڵی هەڵوێستینیان ئیش و کاروی منیان نرخانە بوو ینی بۆم دڵسۆزی منیان نرخانە بوو سوپاسیان ئەگەم من ناشیان ناسم ئەو کەسی کە ئەو پەیژە بەڕێوەبە من زۆر دڵخۆش بووم یعنی بەقەدەر چەند خەڵاتم وەرگرتووە لە پەروەردا بۆ نمونە 7 خەڵاتم هەیە بەقەدەر 7 خەڵاتەکە دڵی خۆش کردم کە من خوێندکارەکانی خۆم لێم ڕازی بوون ئەوە خەڵاتێکی معنەویە کە باسی منیان کردووە مع العیلم خوێندکاری تیا بووە لە لای من سەرکەوتوو نەبووە دەرنەچووە کەوتووە ماوەتەوە ئەوەش لە کۆمنتە هاتبوو کۆمنتەوە منی نرخان بوو ینی هەڵوێستا کار و چالاکیەکانی منی نرخان بوو دڵسۆزی منی نرخان بووەوە خەڵاتێک بوو بۆ من کە لە هەموو ئەو خەڵاتانی کە کراوم لەلایەن پەروەردەوە و مەکسەبی مادیشی تیاوە زیاتر دڵخۆشی پاشە مامۆستا بۆ ئەو بەلای مامۆستا بۆ ئەوە گرنگترە چونکە تۆ هەستەکەی بۆ نمونە تۆ وەستایەکیت ئیش بۆ کەسێکەکەی ئێوارە کە ئیشەکە تەواو بێ خاوەن ئیشەکە دەستخۆشی لێ بکات کەواتە ئیشەکەی تۆ تەواوە ینی کاتێک کە خوێندکار یان باوکو دایکی خوێندکار سوپاسی مامۆسا ئەکا مامۆسا ئەوەی زۆر لا پیرۆسترە لەوەی کە بەڕێوەبەرەکەی سوپاسێکە چونکە هەستەکە مادووبوونەکەی جێگەی خۆی گرتووەوە هەست ئەکا کە شتێکی بەخشیوەوە هەستەکە کە مادووبوونی بە فێڕۆ نەچووە تۆ باشە مامۆستا من ینی هەرویستم ئەو سەرنجەم هەبێ بەڵام بە ڕەنگەیەکەوە بەزە سەر ڕەنگەکە لابم ویستم بڵێم ڕەنگە گوڵێک کە خوێندکارێک بیدا بە مامۆستایەک زۆر دڵی پێخۆش بێ بەراورد بە چەند سەد دۆلارێکی وەزارەتی بڵێ ئەوە ڕەنگەکە لابم بێگومان مامۆستا دڵیان بەوە زیاتر خۆشە چکە و معنەوێکی ئاستمان هەیە ئاستی معنەوی ئاستی پلەی ئیداری یعنی خۆشترە لە ڕووی ئیداریاتەوە کەسێک سەر و ئیداریاتی پلە و مەنسەبەکەی خۆت ڕێز لێ بگیرێت زۆر ڕاستە بۆ بۆگومان لە ڕووی معنەویشەوە خوێندکارێک کە خەڵات لە مامۆستاکەی دەنێت زۆر پێی خۆشترە لە هەزاران دۆلاری سەر و خۆشی بەڵام بۆچی لە کللتور نییە یاخود ئەم کللتورە یعنی چ گرفتێک دووسەکەوە بۆچی نییە نەمان بینی ڕۆژێک نامێ بەڕاستی بابەتەکە سیاسی بکەم پارێزگاری شارێک سەرۆکی وڵات سەرۆکی حکوومات سەرۆکی لایەنێکی مؤسسەیەکی گرنگ پێ کۆمەڵێک پۆلێک لە مامۆستایان بۆی گڕوتیندا بە پەروەردە بە تایبەت لە سەرەتای دەستپێکردنی خوێندن یاخود کۆتایی وەرزی خوێندن یعنی ئەمە چەند گرنگە هەبێت یاخود پێشنیارێت چیە پەیامت چیە کە بەشێک لە مامۆستایان کەماندوو بوون هەریژ ناوانەی کە سەریان سپی بۆویدی خەریکە دەچنە خانە نشینیەوە خەڵات بکرێت پێشنیاری من بۆ حکوومەت بە نمرە یەکەم بە پلە یەکەم پێشنیاری من ئەوەیە ئەو مامۆستایانی کەچنێتە من ئەو ساڵانێکی زۆر خزمەتیان کردووە و کۆمەڵگە هەوڵەکانیانی نرخاندووە و جێگەدەستیان دیارە پەیکریشیان بۆ دروست بکرێت لە شارەکانان خوێندنگیان بەناوە بکرێت بۆچی هەموو خوێندگاکانی شارەکان بە ناوی شەهیدە قارەمانەکانەوەی بە ناوی سەرکردە سیاسیەکانەوەی بە ناوی شاعیرانەوەی هەتا با بە ناوی مامۆسایانیشەوە بێت چێت بۆ منە لە سلێمانیا چەند باخچەیەک بە ناوی مامۆسایەکەوە بکرێکە لە ژیانی شایە بۆ پاشمردن مامۆسایەک نرخێنرێکە و مردوو و هەستی پێ ناگایە کە سوگارەکەی دڵی پێخۆشە بێ وەکو ئەو نییە خۆی لە حیاتا بێت مامۆسایەک 40 ساڵ تەمەنێتی لە ژیانی خۆیان کە پیر بووە خانە نشینەکەی لەگەڵ خانە نشینەکەیە باخچەیەکی بچووک لە کۆڵانەکەیە بە ناویەوە بکرێت خوێندنگایەک بە ناویەوە بکرێت پەیکەرێکی بۆ دروست بکرێت و ئەو مامۆسایانی کە گەنجن و هێشتا لە بواری پەروەردا کارەکەن کاتێک کە بۆ نمونە پلەی وەزیفی دابەشەکرێ با مەسلەکی بوون
ئەو پلانە یەک لای بکاتەوە مامۆسایەکە بۆ نمونە 15 ساڵ خزمەتی هەیە کاتێک کە بەگەڕێوەبەری پەروەردە دائەنرێت لە قەزایەکە لە شارێکە لە شوێنێکایە با بە پێی فلتەرێک بێ ئەو دابنرێت دوایی کە بەرزە بێتەوە بۆ بیکەن بە بەڕێوەبەری گشتی بیکەن بە ڕاوێژکاری وەزارەت بیکەن بە وەزیر ئێستا بەداخە وەزیری ئێمە با دکتۆراشی هەبێت لەوە چێ مەسلەکی نەبێت لە بواری پەروەردە ئیشی نەکردی بێت وەزیرێک کە مەسلەکیە ئەگەر شادی دیبلۆمیشی هەبێت لەو وەزیرەی کە پرۆفیسۆریشە شارەزاترە لە خەمە پەروەردەیەکان نەزانانی لەکوێ کێشەیە چونکە پێشتر مامۆستا بووە کێشەی ناوپۆل لەزانێ بەڕێوەبەر بووە کێشەی ئیدارە ئەزانێت بەڕێوەبەری گشتی بووە کێشەی قوتابخانەکان ئەزانێت کاتێک ئەبێتە وەزیریش ئەو کاتە ئەو لە خەمەکان لەسەر کونج و کەلەبەری معاناتی پەروەردە شارەزایە زۆر باشە مامۆستایان چی بکەن بۆی کە خەڵات بکرێنواتە چۆن مامۆستا دەتوانێت لەلایەن وەزارەتی پەروەردە لەلایەن کۆمەڵگە لەلایەن خوێندکارەکان لەلایەن دایک و باوکی خوێندکارەکان گرنگی پێ بدرێت و شایانی ئەوە بێت کە خەڵات بکرێت یەکەم شت ئەوەیە مامۆسا بێ بە عیشقەوە مامۆسایەتی هەڵبژارد بێت بەڕێی من کاتێکەکەی کەسێک ئەبێتە مامۆسا کە خۆی حەزی لە سلکی مامۆسایەتی نەبوو بێت بە خوایشتی خۆی و بە ئارەزوی خۆی نەبوو بێ بە مامۆسا بڵێ لە ناچاریە بوو بێ بە مامۆستایان وا بوو بێ بە مامۆستا کە چەند مانگێکی هاوین پشووە و دەوامەکەی خۆشتر ئەوانەیە ئەوە ناتوانێت وا بێ کە خەڵات بکرێت مامۆسا ئەبێ بە عیشقەوە ئەن چێژ لە چوونە ناوپۆل وەربگرێت نابێ بۆ نمونە لە پێناوی ئیسراحەتە حەزیکە حەز بکات لە ئیدارا بێ حەز بکات دانیشێت ئەو مامۆسانەی کە شیاوی خەڵاتن کە بە عیشقەوە دەرزەڵێنەوە و لە ناوپۆلە وجودیان هەیە و تەلەبەش هەست بەمەکە من تەلەبەم هەبووە 17 ساڵە مامۆستام تەلەبەم هەبووە کاتی خۆی لە من ناڕازی بووە توی مامۆستا تۆ پرسیارە زۆر قورسە زۆر مادوومانەکەی مافڵان مامۆساوان نییە کەچی دوایی کە تەخەڕوجی کردووە کە چوەتە کۆلێژ یان کە تەواو بووە منی دیوە ئەو کاتە هەسی کردووە کە من دڵسۆزی بووم یعنی پێویستەکە مامۆسا بۆی خەڵات بکرێ بە عیشقەوە مامۆسایەتی هەڵبژارد بێت و حەزی لە دەرزوتنەوە بێت بەڵێ زۆر باشە مامۆستا باس لە خەڵاتکردنی مامۆستا دەکەین و کاتەکەش بەرەو دەستپێکردنەوەی پرۆسەی نوێی خوێندن ئەم ساڵ دەست پێکاتەوەگە تێکەڵکێشێکی بکەین پێگومان جۆری خەڵاتکردنی مامۆستا زۆرن ینی لە مادی و لە معنەوی لە مادیەکانی شەنجۆر ڕەنگە کاش پارە بدرێت بە مامۆستا کتێبی بدرێتێ یاخود دەرفەتی سەفەری بۆ با بڵێن بڕەخسێنرێ باشترین خەڵات بۆ مامۆستا چییە ینی من دەمەوێت بزانم ڕەنگە هەر خۆشە مامۆستا بێگومان هەموو خەڵاتێک بوو مرۆڤێک دڵی پێ خۆشە بەڵام باشترین خەڵاتێک بۆ مامۆستا بکرێت چیە کە ڕاستەخۆ خەڵاتەکەش هەم دڵی مامۆستاکە خۆشەکە هەم ڕەنگە معریفەی زانستیشی بەرزکات بەڕێی من پێشنیاریشم بۆ وەزیری بەڕێزی پەروەردە هەیە باشترین خەڵات بۆ مامۆستا ئەو خەڵاتەیە کە ئەو مامۆسای حەزی لە دەرزوتنەوەیە و بە عیشقەوە دەرزەڵێتەوە و حەزی لە پەرەپێدان بە تواناکانێتی ئەوەیە ناڵێم ئاسانکاری بۆ بکرێت لە خوێندنی باڵا بەڵکو ئەو کەند و کۆسپ و لەمپەرانەی کە لە بەردەمیا دانراون بە ڕۆتینات لا ببرێت باشترین خەڵات بۆ ئەوەیە کە مامۆستای سەرکەوتووە حەزەکە با چیتی ئەچێ ماستەر و دکتۆرا لە ئامادەیەکان نابن باشترین خەڵات بۆ مامۆستایانی سەرکەوتوو ئەوەیە دەرفەتی خوێندن و پەرەپێدان بە توانەکانیان بدرێت بەڕێی من مادە ناتوانێت بکرێت بۆ خەڵاتەی کە مامۆسای پێ بنرخێت بەڵام مامۆستا لێرەش گرفتێکی ترێ چکە من تۆزێک ئاگداری و بابەتە مەزانم هەر مامۆستایەکی بەڕێز کە بڕوانامەی باڵا لە ماجستێر و دکتۆرا وەردەگرێت لە کەرتی پەروەردە ڕاستەوخۆ دەوێت وەزارەتی پەروەردە بەجێ بێڵە بچێتە وەزارەتەکانی تر بە دیاری ئەوەش حەلی هەیە حەلی ئەوە چۆنە ئەبێ حکومەت پێدا چوونەوە بکا بە تایبەتی وەزارەتی دارایی و سەرکردایەتی سیاسی وڵات هەڵگرانی شەهادە لە بینی وەزارەتەکانە بۆ نمونە ئەوەی بە شەهادە هەروەکو یەک وایە وابزانم بەڵام هین هەیە مخەسەسات هەیە ئەو مخەسەساتانە هاوتا بکەن ینی وا بکەن لە وەزارەتی پەروەردە فەرقی موچە کەمتر بێ لە وەزارەتی خوێندنی باڵا مامۆستا ئەمێنێتەوە لە وەزارەتی پەروەردە ئێستا ینی زۆربەی زۆری هۆکارەکان ئەوەیە کە مامۆسا بە عیشق و مامۆستایەتی هەڵ نەبژاردەوە مەکسەبی مادی و دەستکەوتی مادی مۆتیڤە نەک عیشق و خولیا مامۆستا تا چەند گرنگە مامۆستا و قوتابی پەیوەندیەکی باشیان هەبێ پەیوەندیەکی تونوتۆڵیان هەبێ بەدەر لە خوێندن یاخود ئەوەی کە هاتە پۆلە و مامۆستا کۆمەڵی ڕێسە و یاسای خۆی هەیە کە دەبێت ئەم ڕێزی خۆی بگەم ڕێزی قوتابەکانی بەڵام گرنگە لەگەڵ ئەمەشدا مامەڵەیەکی دروستیانەبێ زۆرێک لە مامۆستایان دەبینین بەدەر لە خوێندنەکە کێشەی قوتابیەکان چارەسەر دەکەن ئەمە تا چەند گرنگە بەوەی کە مامۆستایەکی خۆشەویست لە نێو قوتابخانەکەدا دروست بێت بۆ پێی من ئەزمموی 7 ساڵی ناو پۆلم هەیە
باشترین مامۆستا و مامۆستایە کە تێکەڵە لەگەڵ خوێنکارە بەڵام حاجزێکشی لە بینی خۆی خوێنکارە هێشتوێتەوە. یعنی نابێت تێکەڵیەکە بگاتە ئەو ڕادەی کە مامۆسا و خوێنکار شەرم لە بینیان نامێنێت. ینی سوعبەتکردن تێکەڵی ماڵان لەگەڵ ئایلێ خوێنکارە زۆر تێکەڵی ئەو حاجزە نایەڵێت. لەسەر ئەو بنچینەیە کە ڕێز لە بینی مامۆسا و خوێنکارە بمێنێتەوە تێکەڵی و زۆر شتێکی زۆر باشە ئەوە نمونەیەکی سەرکەوتووە. زۆر باشە. مامۆستا دەستپێکردنەوەی ساڵی خوێندن نزیکە و دەمەوێم دەرفەتەش وەکو مامۆستایەکی بازمۆن کە وە دڵسۆز بە شێوازێکی گشتی ڕەنگە چۆن ئەمە هەم خەڵاتکردنێک بێ لە نێوان مامۆستایەکەوە بۆ مامۆستایەکی تر جارێمە باسمان لەوە کرد کە ڕەنگە لەسەرەوە خەڵات بکە یاخود خوێندکارێک لە ئاستێکی معنەوی بەرزەوە و لە ئاستێکی داری نزمەوە خەڵاتی مامۆستای بکە. بەڵام ڕەنگە دوو مامۆستای هاوڕێ یەکی شکەیەکیان زۆر دڵسۆزی پەروەردەیە دەزانێت مامۆستاکەی دڵسۆزی پەروەردەیە خەڵاتی بکە. بۆ ڕەنگە هەرم قسانەی بەڕێزی شت جۆرێک بێت لە خەڵات بۆ مامۆستایانی کە ئێساکە ئەم ساڵ یەکەم ساڵیانەوەوانە دەڵێنەوە بێ ڕێژەیەکی زۆر مامۆستا ئەم ساڵی بڵێن دەچنە پۆلەکانەوە. لێرەوە پەیامێکت وەکو خەڵاتێک وەکو دیارێکی معنەوی بۆ مامۆستا بەڕێزانێکە گویان لە بەڕێزت بێت کە ساڵی یەکەمی مامۆستایەتیانەوە دەچنە ناو پۆلەکان و لەگەڵ مامۆستاهین لەگەڵ خوێندکاران دەرس دەڵێنەوەوانە دەڵێنەوە. چۆن بە چه ڕۆحێتێکەوە بڕۆن چۆن دەست پێ بکەن نیەتیان چۆن بێ بە چه ئامانجێک بڕۆن بۆی بگەن بەچی؟ پەیام بۆ مامۆستا بە ئەزمونونەکانەوەی کە لە خوێنگەکان و لە ئامادەیەکانە ماوەیەکی زۆر دەرزەڵێنەوە مراعاتی ئەو مامۆسایانە بکەن کە تازە ئەبن بە مامۆسا بە تایبەتی ئەوانەی وانە بێژن ئەوانەی کە لە بەرامبەر بە شەوانە پارەیان نەدرێتی و مامۆسان و هاوکاریان بکەنەوە کاتێک کەم و کوڕیان هەیە لە پۆلە سەرزەنیشتیان نەکەن لای مامۆسای کە باسییان نەکەن ینی وەکو باوک و برای گەورەیان بن چونکەوانە خۆیان لە معاناتە ئاژین و ئەو مامۆسانە پێویستەکە ئەو جۆرێکی ترە لە تەژێکردن و ئەوانە و ئەو مامۆسا بەتایبەتی بەداخەوە دیاردێکی ناشرین پیا بۆ ئێستا لە نێو بەتایبەتی لەنەوە ئامادەیەکانەوە پەرەی گرتووە بۆ نمونە پێڕی دروست بوو کوتلەگەرایی دروست بووە ئەوانە جاری وایە مامۆسایەکی تازە تاعین ئەچێتە خوێندنگایەکەوە کۆمەڵێک کەم و کوڕی هەیە هەمومان بوا تێپەڕیوین بۆ نمونە سەرەتا تۆ چیتە پۆلەوە ناتوانانی لەگەڵ خوێنکارەکانە بەرخود بکەیوە لە سایکۆلۆژی خوێنکار تێناگەی و خوێنکار باش لە تۆ تێناگا ئەزمموی وانەوتنەوەت نییە هەندێک کێشە دروستە بێ ئەوە لەلایەن ئیدارە و لایەن مامۆسا بە تەمەنەکانی هاوڕێیانەوە پێویستەکەوانە پەردەپۆش بکرێن و ئەو مامۆسا وا لێ بکرێت کەوتە سەر قاچی خۆی. زۆر باشە مامۆستا لە تەنیشت ئەو بابەتانی کە باسمان کرد تا چەند گرنگە مامۆستاش دەرونی ئارام بێت واتە لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی پەروەردە لە دابینکردنی موچە لە دابینکردنی و پێداویستیانی کە هەیەی ئەمە تا چەند کاریگەری دەکاتە سەر ئەو مامۆستایی کە بە دەرونێکی ئارام بێتە نێو پۆلەکان و مامەڵەیەکی دروست و بە شەوق و زەوقێکەوە ئەو وانەیە پێشکەش بە خوێندکارەکانی کورد دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە مامۆستا ئەگەر لە ماڵەوە معاناتیشی هەبێ نابێ بیباتە ناو پۆلەوە بەڵام ئەمە ئەڵێن بڵێن نابێ بیباتە ناو پۆلەوە هەرشتە ناو پۆلەوە تۆ بۆ من لە ماڵەوە نامرتاعبی کێشت هەبێ کێشەی داراییت هەبێ کێشەی تەندروستیشی بۆ دروستە بێت جاری وایە بۆ منە هەڵچوون دروستە بێت جاری وایە کێشەی فەزلەجی دروستە بێت ئەوانە ئەچێتە ناو ئەبێتە لەمپەر لە بەردەم پرۆسی پەروەردا جاوە حکومەت دەتوانێت چارەسەری ئەوە بکە پێویستە حکومەت ئێستا بۆ نمونە بە تایبەتی حکومەتی هەرێمی کوردستانی مەباسی بکەین یان حکومەتی عێراق داهاتمان باش ینی داهات باش بووە و پێویستەکە لە بوجەی وڵاتە هەرچەند بەداخەوە بوجەشمان نییە و 8 ساڵ هەر بوجەشمان نییە ینی پارێکی وا تەرخان بکرێ بۆ وەزارەتی پەروەردە کە بتوانێت ژیان و گوزەرانی مامۆسا باش بکات مامۆسا داوایەوە ناکە ژیانی وەزیرانەی هەبێ یان ژیانی بەڕێوەبەری گشتی بێ ژیانێکی هەبێ کە ئاتاژ و پێویستی بە ئیشێکی دەرەوە نەبێ بەڕێی من بەڕێی شخصی خۆم مامۆستا نابێ ئیشی دووەمی هەبێت هەر مامۆستا ئیشی دووەمی هەبێ مافی مامۆستابوونەکەی ناتوانێت ئەدا بکە ئەرکی مامۆستابوونەکەی عەفوەن ناتوانێت ئەدا بکە چونکە تۆ ماندویت ئیشی کردووە بۆ نمونە ئیشی کارەباییەکە ئیشی هەر ئیشێکی کە بکەی تەکسی پێکەیتەوە بە ماندوێتیەتە پۆلەوە قەت نابێتەوە مامۆسایی کە ئیسراحەتی کردو تاقی لە ماڵەوە پشوودا و بە ئارامی وەڕاتە پۆلەوە ینی ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە سیستەمی پەروەردە تووشی کەم و کوڕی بێ. زۆر باشە مامۆستا هەر لە پاڵ دەستپێکردنەوەی وەرزینەی خوێندن و ئەو مامۆستایەکەمانەوە و باسی خەڵاتیش دەکەین ئێستا شکر موچێ مامۆستایان وا بزانم باش ئێستا کار بەردەوام وا بێت بەڵام ئەو مامۆستاوانە بێژانە لە کۆتایە
بۆ خوێندکارەکان مامۆستانەوان فەرق ناکەمەوانە بێژەوە لە خوێندکارەوە نازانێت لە کۆتەیە شکۆی مامۆستاکە لەبەر ئەوە هەموو مامۆستاکانێکن تا چەند گرینگە بام جارە چاوەڕینە وەزارەت بکەینە کە سوکاری خوێندکاران بکەین مامۆستاکان لە نێوان خۆیانە خەڵاتی ئەو مامۆستایانە بکەن یاخۆ دەستگیرۆی ئەو مامۆستایانە بکەن کەوانە بێژن بە شەوانەیان هەیە ڕەنگە تا کۆتایی مانگەکە 100,000 150,000 دەستکەوێت چی تێچی ئەگەر متوانێت مەسەر مامۆستاکان چەند گرینگە مامۆستا هاوڕێکانی کە هەمیشەیین چەپکێ گوڵی بۆ بکڕن هیچ میوانداریەکی نان خواردنی بکەن کتێب و دەفتەرێکی مۆزەکەراتی بە دیاری بدەنێ جانتایەکی بۆ بکڕن ئەمانە چەند ڕۆحێتی مامۆستاکە بێسترەکات دڵی بەوە خۆشە بێت مامۆستایەکی سەرکەوتوو بێت زۆر گرنگەوانش هەست پێ کردووە بینیوشمە لە ئیداری خۆشمانە و لە ئامادەیەکانی شارەکەشمانە شتیوا بینراوە بۆ شتێکی زۆر باشە و ئەشکرێ هەر هەتا یارمەتی مادیشیان بن بەڵام بە شێوەیەک نەزانری ئەو سەرچاوەکەی کێیە ئەتوان خۆیان لە ئیدارەکە شتێکۆ بکرێتەوە بە شێوەیەکیش بدیرێتێ کە هەست نەکات کە ئەوە هی هاوڕێکانێتی زۆر بەشمە مەسا ئەگەر دو پەیامەت بۆ مامۆستایان بۆ قوتابیان کە چەند ڕۆژێکی دیکە دەچینە پرۆسی خوێندنەوە چۆن مامەڵەیەکی دروست لە نێوان قوتابی و مامۆستایان لە نێوان مامۆستاکان خۆیاندا ئەنجام بدرێت وڵات دواپەیامی من بۆ ئەوەیە کە ئەم ساڵ کە ئێمە بەرامبەر ئەو پەتا کوشندەیە ڕوبەڕووین مامۆستایان خۆیان پارێزن و جەخت بکەنەوە لە خوێندکارەکان کە مامە ببەسن دەمامە ببەسن و مراعاتی ئەو زروفەش بکەن کە خوێندکار تایەتی و کۆمەڵگەکەش تایەتی و باوکو دایکی خوێندکاران تایەتی بە تایبەتی لە مەسەلەی جلوبەرگی زەی موحەدوەوانە زۆر فشار نەخەنە سەر خوێندکارەکانیان و هەرەوە پەیامەکەمە. زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا بابان عەلی مامۆستای قوتابخانە وڵای زان هەزلایڤێکی هاوکارمان ڕامیا ڕوسمان هەیە لە دوکانەوە بینەری دەبێت. سڵای خواتان لێبێت ئەم کاتتان باش ئێمە ئێستا لە سەیرانگای دوکانین ئەو سەیرانگەی کە ڕۆژانە زۆرترین هاوڵاتی سەردانی دەکەن ینی بۆتە سەیرانگایەک زیاتر ئەو کەسانی کە گەشتیارن و لە ناوڕاست و خواروی عێراقەوە دێن ڕۆژانە سەردانی ئەو شوێنە گەشتیارێ دەکەن دیارە قەزای دوکان لە نزیکەی 5 نەحیە پێک هاتووە و 27 سەیرانگەی هەیە بە سەرجەم نەحیەکانەوە دیارترینان قەزای دوکانە کە ئاوێکی هەیە و ئاوی دەریاچەی دوکان بەنێو قەزای دوکاندا دەڕوا و شوێنێکی گەشتیاری زۆری لێ دروستکراوە بە تایبەتی کەپری گەشتیاری نزیکەی 26 شوێن کە شوێنی گەشتیارین و کەپرن تێیدا دروستکراوە جگە لە نزیکەی 1000 کەپری میلی کە بە قەراغ ئاوەکەەوە دروستکراون ناوچەیەکی فێن کە ڕۆژانە گەشتارێکی زۆر ڕوو لەم ناوچەیە دەکەن و کاتەکانیان بەسەر دەبن بەپێی ئەو ئامارانەی کە ئێمە دەستمان کەوتووە ئەو گەشتیارانەی کە ڕوو لێرە دەکەن لە ناوڕاست و خواروی عێراقەوە زیاتر ڕوو لە قەزای دوکان و هاوین هاوارەکانی ئەم شوێنە دەکەن جگە لەوەش ساڵانی ڕابردوو تا پێش هاتنی کۆرۆنا ئەوانی کە ڕویان لێرە دەکرد خەڵکانی ئێرانیش بە شێوەیەکی بەربڵاو بە تایبەتی لەو چەند ساڵی دواییدا ڕویان لێرە دەکرد بەڵام لەم دوو ساڵەیە بەهۆی کەرەنتین و هەروەها هاتنی پەتای کۆرۆنا کەمتر خەڵک بە تایبەتی لە ئێرانەوە ڕوو لە قەزای دوکان دەکەن زیاتر و گەشتیاریانەی لێرن گەشتیاری ناوڕاست و خواروی عێراقن و بەشێکیان کوردن دەتوانین بڵێن 125 کوردەوە ینی باقی ئەوەی ترکە دەمێنێتەوە گەشتیاری ناوڕاست و خواروی عێراقن ئەو ئامارانی کە ئێمە دەستمان کەوتووە ساڵانە نزیکەی 800 بۆ 850,000 گەشتیار سەردانی قەزای دوکان و ناحیەکانی دەوروبەری دەکەن دیارە جگەلەوە سەیرانگای زێوێ هەیە و هەروەها سەیرانگای مێرگەپان هەیە و چەند سەیرانگایەکی تر لە سنووری خەلەکان و هەروەها ناحیەکانی پیرەمەگرون لەوێش بوونیان هەیە زیاتر ئەو سەیرانگانە بەهۆی ئاوەکەەوە وای کردووە کە خەڵک زیاتر ڕوو لێرە بکەن ئەو تابلۆی کە ئێستا دەیبینن دیارە تابلۆی ئاگاداری مەلە نەکردنە مەلەکردن لێرە قەدەغەیە دیارە لە بەشێک لەو شوێنانە تابلۆی قەدەغەکردنی مەلەوانی هەڵواسراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکێکی زۆر ساڵانە لێرە دەخینچێن گیان لە دەست دەدەن بەهۆی ئەوەی کە مەلە نازانن لە هەمان کاتدا ئاوەکەشی ساردا ینی ئەو کەسانی کە شارەزای شوێنەکەنین بەهۆی ساردی ئاوەکەەوە زۆر جار گوچیلیان دەوەستەوە گیان لە دەست دەدەن یەکێک لەو کەسانەی کە یان ئەو کەسانەی کە بەردەوام لێرە
وجودیان هەیە بوونیان هەیە ئەو کەسانن کە بەلەمێکیان پێیە لێرە گەشتیار سەرەخەن و بەنێو ئاوەکەدا دەیانکێڕن و ینی چیرۆکی سیریان لەسەر ڕزگارکردنی خەڵک سلااو لێ بە قوربان باشی سپاس دەکەم مەمنونم چەند ساڵە لێرە کارەکەی و بووە تا ئێستا خەڵک لە مردن ڕزگار بکرێت یان نە وڵام دەمێکێ لە 2010 2004ەوە ئیژەکەنیشی بەلەم بەزەبل لێرە نابڵێ لە بەحری سەرەوە بەس بەڵێ بە دڵنیایەوە هەردوێنێ خۆم دانەیەکم دەرکردەوە و براکەشم دانەیەک جیدیسکی لێدا خوڕی ماتۆڕی بچووک کەوتە سەرە من بوو باش بە و فریایکەوە نازانی بەخوای مەلەشی بزانی نایەوە هەیە زۆر کات دێ جیدیسکی لایە جیدیسکیە ماتۆڕە بچووکانە نەشارەزایە کە ئەبرادی خۆی سوڕی پێدەداشتی پێدەکا حرەکەی سەری پێدەکا بڵێ قوڵب دەبێتەوە ینی سەرەبن دەبێت ئەوانەی کە دێن بخینکێن مەلەوانی نازانن یاخود بەهۆی نەشارەزایی لە شوێنەکەەوە سادی ئاوەکەەوە گیانە دەستەدەنیان ڕوبەڕی خنکانە هەشە مەلەش دەزانێت بەزاوە ساردی ئاوەکە زۆر بڵێ زۆر ساردانجا لای خۆشمان لێرە جێژەنی هەیە ڕادەکەشێکەوە تۆ زێمی بەڵەنجا ساردێکەش بە حەقەت ساردێکەش زۆری وایە بۆ هەیە دەمارت بۆ سەدەیە جاری وا هەیە ئی ساردێکەشە هیلاشی دەکە هەبوو ڕۆژ لێرە ینی خەڵک نێ بخینکێ یان بخینکێ ینی زۆربەی ڕۆژەکان ئێمە هەواڵیەوە بیستین لە دوکان کەسێک خنکایە چەند کەسێک لە مردن ڕزگار کران ینی ئەوە چیرەکانە ڕۆژانە بەردەوام دووبارە دەبنەوە یاخۆت چەند هەفتەیە گیان ماگانە جارێکە ناخۆ بە کاتە کاتی وا هەیە جاری وایە ساڵی وا هەیە خۆشبەختانە زۆر بەکەمی دانێک دوودانە ساڵی واشەیە زۆرە بەس حەسەب دەکەوێتە سەر خەڵکەکە خۆی ئێستا تەقەت ئەمە هەڵواسیوە تکایە مەلەکردن لێرە ممنوعە کابرا پێی دڵی وا هەیە بە خۆشحاڵەوە گوێ دەگرێ بە زیوا هەیە عنی کاکەمە مەلە دەزام شت دەزانام کاکەی مەلەکردن نێرە سەر ینی ساردەکەی و قوڵەکەشی خۆتی وا هەیە مەلەش نازانێت خۆتی دەکا بەس زۆرینەی زۆری کە دەشخنچێ مەلەوانی نازانێت چشکلەوەی بەس هەمووی ناکرێت تۆ هەر بیکەیەوە سەرهین خەڵکەکە خۆی وشیارنە بەڕاستی دەستان خۆش بێ سەرکەوتوو بن دیارە وەکو ئەو خاوەن لەمە ئاماژەی پێکرد ینی ئەوان ڕۆژانە یان هەفتانە خەڵک لە مردن ڕزگارەکەن ئەوانەی کە ئاگایان لێبێ بەپێی توانە لە هەمان کاتدا ینی دەوترێ بۆیە ئەم ئاوە ساردە بە کەڵکی مەلەوانیکردن نایە چونکە ئاوی ژێر دەریاچەی دوکانە عادەتەن ئاوی ژێر دەریاچەی دوکان کە بەر دەدرێتەوە ساترە لە ئاوی سەرەوە لە ئاوی سەروی دەریاچەکە یەکێک لە هۆکارەکانی خنکان وەکیان لە دەستدان وەستانی گورچی لەو کۆمەڵک بابەتی دیکەی پەیوەندی بە تەندروستی مرۆڤەیە کە ماسوولەکانی دەوەستن بۆی سادی ئاوەکەەوە هۆکارێکەوە ینی ئەوانی کە مەلەش دەزانن ڕێنمایی دەکرێن کەنێن بۆ مەلەکردن لەم شوێنانە تەنها بێن کاتێک خۆش بەسەربرن نەبێتە ناخۆشی لێیان بەڵام لەگەڵەوەشدا ساڵانە دووبارەی دەکەمەوە گەشتیارێکی هێچکار زۆر سەردانی قەزای دوکان دەکەن و ئەو ناحیانەی کە لە دەوروبەریشیان چەند هاوین هەوارێکی لێ وەکو ئاماژەم پێکرد نزیکەی 850,000 ساڵانە گەشتیار ڕوو لە ئەم شوێنە دەکات و یعنی بەردەوامیش ئەوە دووبارە دەبێتەوە ڕۆژانە ئەوە نییە کە تەنها لە ڕۆژانی جمعان هەبێ ڕاستە جمعان خەڵە باڵختر ئێرە بەڵام ڕۆژەکانی تری هەفتەش گەشتیار ڕوو لێرە دەکات بە تایبەتی ئەم ساڵ خەڵکێکی زیاتر ڕووی لە هاوین هەواری دوکان کردووە چونکە پلەکانی گەرمە بەڕێژەیەکی بەرچاو بەرز بوونەوە ئەوە شوای کردووە کە گەشتیار ساڵانە و ڕۆژانە زیاتر ڕوو لەم شوێنە بکەن بەڵە ڕامی ڕستمان کە شوازی ئەزلایف لە دوکانەوە لەگەڵمانەوە بەڵێزان و خۆشەویستان ڤیتێکمان هەیە سەبارەت بە ئاهەنگی کۆتایی خولی سنتەری حیکمە لە قەزای ڕانیە پێکەوە بینەری ئەو ڤیتێ دەبێت. ئێمە لەم ڕێکخراوە دیارە ئامانجمان بۆ خولی هاوینە بکەینەوە بۆ منداڵانەی کە مەکتەبیان تەواو دەبێت بە کۆتا لەگا بۆی کاتە فەراغەکانیان لە خولێکی پەروەردەی پڕ بکەنەوە بە پشتیوانی خوای گەورە دەستمان پێکردو ئەمڕۆ بە کۆتاییمان گەیان بە بەشداری زیاتر لە 130 خوێندکاری زۆر باش و زۆر چاک و ئامانجی ئێمە پێگەیاندن و پێگەیاندنی نەوەکانی داهاتوونە لە پەروەردەی ڕەسەنی ئیسلامی و خوێندنی
وانەی پەروەردەیی بۆ زیاتر باشکردن و پەروەردەکردن منداڵەکانمان و بۆ فراغێکە هەیەیانە لە خلالی نەبوونی خوێندنگا ئێمە توانیمان دەستبارێکیان لەگەڵ بگرین بە پشتیوانی خوای گەورە تۆزێک لەو ئەرکیان بۆ زیاد بکەین کە دەبێت ئەچی پەروەردەی بۆ منداڵ چاوگۆشەکانمان بۆنەوەی داهاتوو پشتیوانی خوای گەورە. وەکو لە قێڕانەی دەستگای نووری حکما هەستاین بە سازدانی ئاهەنگێکی خنجیلانە بۆ بابۆنەی کۆتایی هاتن و دەرچوونی خولەکانی وەرزی هاوێنەی سنتەر کە تیادا کۆمەڵێک بەڕگە و بابەتی هەمەچەشن پێشکەشکرا ئامانج لەکردنەوەی ئەو خولانە پەروەردەکردن و چۆن دەڵێ پڕکردنەوەی ئەو فراغانەیە کە منداڵان لە هاویندا لەبەر ئەوەی مەکتەب و قوتابخانەکاندا دەخرن بۆی لە هاویناندا دەستیان بەچاڵ نەبێت و بچنە شوێنێک کە تێیدا پەروەردە بکرێن و پێ بگەیاندن. ئێمەش وەکو سەنتەری نووری حکما وەکو مامۆستایەکان ئەرکمان دروستکردنی نەوەیەکی نوێی دەرون تەندروستە بۆ ئەوەی لە داهاتوودا جیلێکی پەروەردەکراوی باش و شیاومان هەبێت. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد صدق الله الحسن. سپاس بخوا کە هەلێکی ئاوام بۆ ڕخسا لە سنتەری نووری حکمە بەشدار بم و هەروەها زۆر سپاسی هەموو مامۆستاکان دەکەم کە زۆر یارمەتی دەرمان بوون بە تایبەتی مامۆستا شادی و مامۆستا هێمن کە ڕۆژانە زۆر لەگەڵمانە هیلاکە بن. ئەم خولە بەڕاستی سوودێکی زۆری بۆ ئێمە هەبووە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز و باشکردنی خوێندنەوەمان لە زمانی عەرەبی. وەڵێزان چارلی چاپلن بە دەرلەوەی کە ئەکتەرێکی کۆمیدیا بوو لە سەدەکانی پێشوو کە هێشتا وێنەکان ملەوە نەبوون ڕەنگا و ڕنگ نەبوون ئەو بە بێدەنگ و بە وێنە ڕەشسپیەکان ڤیدۆ ڕەشسپیەکان بە ئێستەشەوە زۆربەی جیهان دەخاتە پێکەنین لە پاڵیشا کۆمەڵی گوتەی بە نرخ و هەروەها قسەی زۆر سەنگینی هەیە. هاوکارانمان زانیاریێکیان بۆ ئامادەکردوین لەسەر وتەکانی چارلی چاپلن بینەری دەبێت. دەرهێنەر و ئاوازدانەری بەناوبانگی جیهان لە سەدەی 19ەمی زاینی چارلز چاپلین ناوی تەواوی سێر چارلز ئسپێنسەر چاپلین لە 16 نیسانی 1970 لە واڵوێرت لە لەندەن لە بنەماڵێکی جوولەکە لەدایک بووە. گەرچی هیچ بەڵگەنامەیەکی وردو دەقیق لەسەر شوێن و کاتی لەدایکبوونی دەست ناکەوێت، بەڵام لە زاری چارلز خۆیەوە بەریتانیا زێدی لەدایکبوونیەتی. لە دوای 40 ساڵ لا مردنیشی بنەماڵی چارلز چاپلین نامەیەکیان لە یەکێک لە سندوقە بەجێماوەکانیدا دۆزیەوە کە ئاماژەن بۆ ئەوەی چارلز لە نزیک شاری برمنگهام دووەم گەورە شاری بەریتانیا لەدایک بوو بێت. باوکو دایکی هەردووکیان لە جیهانی مۆسیقا کاریانە کرد، بەڵام کاتێک چارلز تەمەنی 3 ساڵ دەبێت باوکو دایکی لە یەکجیا دەبنەوە. چارلز لەگەڵ دایکی دەژیا و لە تەمەنی 12 ساڵیدا باوکی لەدەستدا کە پیاوێکی هەمیشە مەست بوو. لە یەکێک لە شانۆکاندا دایکی چارلز بەهۆی بەرکەوتنی کەرەستەیەکەوە لە کاتی بەڕێوەچوونی شانۆکە بەرسەری تووشی خوێنبەربوونی سەر بوو. لەگەڵ جێشتنی سەکۆی شانۆدا کوڕەکەی چارلز هاتە سەر سەکۆ و بە ئاوازەکانی فەراغی دایکی لە شانۆکەدا پڕ کردەوە و سەرنجی ئامادەبوانی ڕاکێشا. دایکی چارلز بۆی برینداریەوە تووشی نەخۆشی دەرونی بوو، ژیانی لە ناو نەخۆشخانەی دەرونی کێنهێڵ بەسەر دەبرد
تا لە ساڵی 1920 کە ئەو کات چارلز تەمەنی 37 ساڵ بوو دایکی گیانی سپارد. چارلز لە ساڵی 1914 لە یەکەمین فیلمی بە ناوی پێکهێنانی ژیانێک کە فیلمێکی کۆمێدی بوو ناوی دەرکرد. چارلز چاپلین لە ساڵی 1940 یەکەمین فیلمی بەدەنگی خۆی بە ناوی دیکتاتۆری گەورە بەرهەمهێنا لەسەر شەڕی جیهانی دووەم کە بە تایبەتی لەو فیلمەدا ڕەخنەی توندی لە هیتلەر گرتووە و پێشوازیەکی باشیش لە فیلمەکە کراوە. چارلز لە 4 مارسی 1975 لەلایەن شاژنی بەریتانیا نیشانی تایبەتی پێبەخشرا و لەلایەن هۆلیۆدەوە بۆ وەرگرتن و بەدەستێنانی خەڵاتی ئۆسکار بانگهێشتی ئەمریکا کرا. لە کریسمەسی 1970 بە بۆنەی نەخۆشی دیابێت لە تەمەنی 88 ساڵیدا لە ژیان ماڵاوایی کرد. 2 مانگ لە دوای ناشتنی چارلز لە 3 مارسی 1970 تەرمی چارلز لە گۆڕستان دزرا و دواتر تەرمەکەی لە دەریاچەی ژنیۆ دۆزرایەوە. چارلز جگە لەو کورتە فیلمە بێدەنگیانی کە هەموو گیانی بەخۆ سەرسام کردبوو نامەیەکی بۆ کچەکەی بە میرات جێهێشتووە کە ئێستاشی لەگەڵدا بێت دەنگدانەوەی جیهانی هەیە. لە دوایین وتەی نامەکەیدا بۆ جیرالدینی کچی دەڵێت مرۆڤێکی دڵپاک و خاوەن ویژدان بە چونکە مرۆڤ سوال بکات و ڕوت و ڕەجاڵ بێت باشترە لەوەی بێ بەزەی و نەفز نزم بێت. شتێک زۆر جێگەی سەرسوڕمانە ئەویژەوەیە کە ئەدۆڵف هیتلەر و چارلز چاپلین لە 1 ساڵ و مانگ و هەفتەدا لەدایک بوون. تەنها هیتلەر 4 ڕۆژ لە چارلز گەورەترە، بەڵام ئەدۆڵف هیتلەر دڵی ملیۆنها خەڵکی چارەڕەش کردووە و چارلز چاپلینیش خەڵکی هەموو جیهانی بەهۆی کردەوەکانیەوە کە پەیامی جۆراجۆریان لە پشتەوەیە خستووەتە پێکەنینەوە. لە وتە زێڕینەکانی چارلز چاپلین ئێمە ئەوەندە پێویستمان بە مرۆڤایەتیە پێویستمان بەداهێنان نییە. گەرکارەکەت بە ڕۆژێک تەواو دەبێت با بیرکردنەوەکەت 3 ڕۆژ بخایەنێت. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانەوە لەگەڵ هاوکارم شوان بەرنامەی پایانی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ڕۆژمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی ئازیز ببێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.